گفتوگوین پرسو باساکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عومەر گوڵپی کرێ بڵین کاندیدی سەرکەوتوو بۆ پەرلەمانی کوردستان مامۆستا سڵاو لێبێ بەخێرە زۆر بەخێر بێ ئێوە کاندیدی سەرکەوتون بۆ پەرلەمانی کوردستان بەڵام سێندی یاساییتان نەخواردووە ئێستا پەرلەمانتار نین لەسەرم بڕیارەتان بەردەوامن وەکو سەرکردایەتی بۆ بڕیاری یەکلاکەرەوەیە یان شێ گۆڕانکاریەک ڕوو بدالەوە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان زۆر سپاس کاگڕانکۆ طبعاً خۆشحاڵم دوای نزیکەی ساڵێک و نزیکەی دەمانگ ئێمە بڕیارێکماندا بەڕاستی دەرکەوت بڕیارەکەی ئێمە دروستە یعنی ئەگەر پەرلەمان لە کاتی خۆیان کۆب بایەتەوە ئەکتیڤ وایە کارا بووایە کارەکانی خۆی بکردایە لەوە چوو بڕیارەکەی ئێمە لای خەڵکی کوردستان جۆرێکی تر هەڵسەنگانی بۆ بکرێت بەس کاتێکە بینی پەرلەمان پەککەوتەیە و 97 پەرلەمانتارە بینی چون سوێندیان خواردووە و بەداخەوە کەوتونەتە دۆخێکەوە پارەیەک وەرەگرن کە خەڵک چاوی لەسەرەتی بڵێ کاکارێەوە فەرمانبەرێک نابێ بەبێ کار و بەبێ ئیش و دەوام موچە وەرگێ ئێوە بۆچی ئەچن موچە وەرەگرنویانەوە ماڵەوە بۆیە شکر بۆخۆ ئێمە خوا پاراستینی لەو موچەیە کە بەناحەق وەرەگیرێ بەناحەق وەرەگیرێ چونکە ئەکیتر ناحەقەکە ئەو لێکدانەوەی هەیە مەسەلەن پەرلەمانتاران ئەڵێن خەتای ئێمە نییە بەس بە بڕوای من خەتای زۆرینەی پەرلەمانیە بەڵام لەگەڵ ئەوەشە بەرپرسیایەتی ڕۆبەڕووی ئەو پەرلەمانتارانەی ئۆپۆسیۆنە بێتەوە کە لەو دۆخان ئەبێ کارێ بکەن بیسەلمێنن کە لە بەرامبەر خەڵکی کوردستانە کە ئەوان بەرامبەر بە ئەرکەکانیان ئەرکی خۆیان جێبەجێ کرد موچەی ناحەق لە ڕووی شەرعیشەوە حرامە ئەوەیان شتێکی دیکە لە ڕووی یاساییە موچەکانی یاساییە بەس لە ڕووی ئەویان بەجێڵین بۆ لیژنەی فتووە بەڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی نابێ هیچ کەسێک کارێکی نەکرد بێ و لە بەرامبەریا پارە وەرگێ و ئەو دۆخی ئێستا لە کوردستانە هەیە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی داراییەوە قەباحەت و عیبەیەکی زۆر گەورەیە هاتوۆتە سەرشانی کوردستان و پەرلەمانتارانی کوردستانی ئێمە بڕیارەکەمان ئەوەش پوختەی قسەکەی وەڵامەکەی جەنابتە ئێمە بڕیارەکەمان بەردەوامە و هەروەکو خۆیەتی نەگۆڕاوە و قەناعەتم وایە دوای ساڵێک و دەمانگ ئەم پەرلەمانە بە هیچ جۆرە شەرعێتی نەماوە و هەر چی شتێکشی لەسەر دروست بکرێ هەر ناشەرعی و نادەستوریە چونکە کێ ڕێگەی بە پەرلەمانێکدا ساڵێک و دەمانگ کارانە بێ ئەسڵەن کێ ئەم دەسەڵاتەی داوە بە دەستگایەک بە خەڵکێک بە پەرلەمانتارێک بە دوو حیزب بۆیە ئەگەر گریمان پارتی و یەکێتی سبەینی ڕێکەون دوو سبەی پەرلەمان کاراکەنەوە سێ سبەی با بڵێن حکوومەتیش هەڵەبژێرن لە ڕاستیە هەر هەمووی ناشەرعی و نادەستوریە باشە مامۆساگەر تۆ لە پەرلەمان بوویتیانی وەکو دڵ قسێکش بۆ پەرلەمانتارە بکەین چیت بە باش دەزانی دەتوانتانی چی بکەن مەسەل نوای دابنێسە تۆ سوێندی یاسایی خواردووە و 8 ملیۆنەکەش وەردەگری هەموو مانگێک کە وەری ناگرێت چیت دەکرد لە ڕاستیە پەرلەمانتار دەسەڵاتێکی زۆر گەورەیە کاگڕانکۆ وەکو فەرمانبەرێک نییە مەسەلەن ئەگەر بەڕێوەبەرەکەی بڵێ وەرە بۆ دەوام ئەچێ بۆ دەوام بڵێ بەیانی مێرەوە بەیانی نایەتەوە بڵێ کاکەەوە بەڕێوەبەر نا پەرلەمانتار دەسەڵاتی لە خەڵک وەرگرتووە لە میلەت وەرگرتووە لە هەڵبژاردنێکەوە کە ئەوانەی کە بە تایبەت لایەنەکانی دەرەوەی دەسەڵات نوێنەراتی ڕاستەقینەی دەنگەکانی خۆیانەکەن ئەبێ جوڵەیەکی زیاتر بکەن یعنی ڕەخنەکە ئێستا بە شێوەیەکی گشتی لەسەر کۆی پەرلەمانتارانە مەسەلەن جوڵەکە چی بێ ئایا خۆپشاندان بێ مانگرتن بێ ڕێگەیەگە توانن خۆپشاندان ئەتوانن مانگرتن ئەتوانن جوڵی شەقام ئەتوانن بێن لە شوێنی تر کۆبنەوە لە دەرەوەی حرەمی پەرلەمان باز لە کێشەی خەڵکی کوردستان کێشەی پەرکەسنی پەرلەمانکەن با بچن لە دادگا سکاڵا بکەن وەکو من ساڵی پار کە نەشتوومەتە پەرلەمان بەڵام وەکو بەرپرسیارەتیەک بەرامبەر بە ئایندەی میلەتەکەم کە نابێ میلەتێک دوای 100 ساڵ خەبات و قوربانیدان یەک بەرهەمی دەستوری هەیە کە پەرلەمانە بەو جۆرە لێ بڕوانرێ و پەک بخرێ من مانگی 5 ساڵی پار چوومە دادگای باڵای اتحادی خۆزگە لێرە دادگایەکی باڵای دەستوریمان هەبووە تا نەچینە داواکەی من ڕەت کرایەوە بە پاساوی لە 7 ساڵ هەمان شەوە داوای کێ بووە بۆی کە پەرلەمان هەڵبوەشێتەوە تەسەور وایە ئەم دادگای ئێستا کەس ئەم سەرۆکە تازەی هەیە سیاسەتێکی جیاوازی هەیە لەگەڵ دادگاکەی پێشوو و خۆی لە قەرەی هێندێ بابەتی گرنگ و هەستیار نادا لە ئاستی عێراق و کوردستانیشە هەستەکەم یعنی بۆ ئاراستەی کە دۆخی سیاسی ئەوێ بەو جۆرە ڕێگاگرێ ئەگەر نا داواکەی ئێمە هەم یاسایی بوو هەم ئیشی دادگای باڵای ئیتحادی بوو بەڵام بەداخەوە بە پاساوی ئەوەی کە پسپۆڕی ئەو نیە ڕەتی کرد لە سەراستی ناوخۆی ناکرێت لە ڕووی یاساییەوە نا بەداخەوە یعنی ئێستا خۆی تۆ 4 دەسەڵاتت هەیە دەسەڵاتێکیان دەسەڵاتی تەشریعیە پەرلەمانەوە هەر بۆ خۆی پەکخراوە
دەسەڵاتێکیان ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی جێبەجێکردنە ئەوە با بڵین ملکەچە بۆ دەسەڵاتی تەشێ دەسەڵاتێکی ترت هەیە کە دەسەڵاتی دادوەریە لە کوردستانە بەداخەوە ئێمە یەکەم دادگاکانمان دادگایەک نین بتوانن لە ئاستی بەرژەوەندی گشتیە بڕیار دەرکەن حەق و ناحەق جیا بکەنەوە و حەق بسەلمێنن بۆ خەڵکی کوردستان ڕاستە دادوەری باش و بێلایەنمان هەیە بەڵام سیستەمێکی دادوەری دەستەمۆی هەردوو حیزبی دەسەڵاتە دۆخێکیان دروست کردووە لەم پرسە گەورانە ناتوانێت بڕیار بدا مەسەلەن تۆ تەنانەت دادگات هەیە لە بەغا لەو دۆخە خراپەی پڕ لە گەندەڵیە بەڵام مەبینی جوڵەیەکە مەسەلەن جێگری وەزیرە بەڕێوەبەری گشتیە هێندە سیاسی ترە پەرلەمانتارە ئەیباتە ناو قەفەزی تۆمەت و لەسەر گەندەڵی و بەس لە کوردستان ئەم شتانە نابینی هەستەکەی لە کوردستان تۆ هەموو دەسەڵاتەکان لە دەسەڵاتی دوو حیزب و دوو بنەماڵا کۆبۆتەوە ئەمە کێشێکی زۆر گەندەڵی مانیەوە کەس دەستگیر ناکرێت ئەسڵەن کوردستان پڕپڕیەتی لە گەندەڵی یعنی ئەو دۆخەی لە عێراق هەیە لە کوردستانیش هەیە بەس لەوچە قەبارەکەی جیاواز بێ ئەسڵەن کاگڕانکۆ دەرفەتی ئەوەی گەندەڵێک بێت لە سلێمانی و هەولێر ڤێلایەک بکڕێ بە 7 ملیۆن دلار بەڵگەی ئەوەیە کە کوردستان هەر خۆی ژینگەکەی گەندەڵە یعنی بۆ نمونە ئێستا هێندێک ڤێلا لە ناو شاری هەولێر نرخەکەیان گەشتۆتە 7 ملیۆن دلار ئەمە بە چ عەقڵ و مەزەندەیەک ئێو کەسە یەت 7 ملیۆن دلاری پێ ڤێلایەکە کڕێ جێگری وەزیرە مدیر عامە تۆ بێ لێپیچنەوەی لەگەڵکەی ئەی باشە بۆ کەس ناتوانێت لێرەوە 1 ملیۆن دلار بەرێتە هێندێ وڵاتی ئەوروپی ئللا ئەبێ سپی بکاتەوە لێرەوە بێ بە ڕێگەیەکی سپیکردنەوە بڕوە تێپەڕێ جا بچێتەوە وڵاتە ئەوروپیە هیچ کەس ناتوانێت هەر ئەوەی کە کەسێک گیە جانتایە پارە لە بەغاوە هێنێ لە کوردستان چی بوێت ئاوا سپیە کاتەوە بەڵگەی ئەوەیە ژینگەی کوردستان ژینگەیەکی پڕ لە گەندەڵە و ئەسڵەن ئەمەی لە کوردستانە هەیە گرانی بنزین و سوتەمەنی گرانی شتەکانی تر ئەوەی بێکاری هەیە ئەوەی هەژاری هەیە ئەوەی کەمەندامی چی بۆ ناکرێ ئەوەی هەژارەکانی چیان بۆ نەخۆشخانەکان خاڵی بوونەتەوە بەڵگەی ئەوەیە لە کوردستان گەندەڵیەکی زەبەلا هەیە کە گروپێک لە دەسەڵاتی گەیاندۆتە ژیانێکی شاهانە بەڵام میلەتەکە ئێستا تا ئاستی دارزانی دامەزراوەکانی دارزاوە یعنی تۆ کاگڕانکۆ نەخۆشێکە چێتە نەخۆشخانەیەکی حکومی بۆ هیوایی حکومت فریایکەوێ نەخۆشێکی گیرڤانقاڵی کەچی نەشتەرگەری بۆ ئەکرێنە فلان فەحسی بۆ ناکرێت فلانی تری نییە فلانی تر جیازەکە شکاوە فلانی تر ئەوەیە ناچارەکرێ بچێت لە نەخۆشخانەی ئەهلی یەک نەخۆش لەم ڕۆژانە ئاگام لێ بوو چۆتە یەک نەخۆشخانەی ئەهلی یەک نەشتەرگەری بە 8 ملیۆن دینار کردووە کاگڕانکۆ 8 ملیۆن دینار هاوڵاتیەکی هەژار کاسبکارێک کە مانگانە بە 1000 حاڵ 500,000 تا ملیۆنە پێیاکە چۆن 8 ملیۆن پێیاکە واتە ئێمە هەموو خەڵکی کوردستان گروپێکی بچووک نەبێت لەسەری سەرەوە زۆری خەڵکی کوردستان معەڕەزین بۆی ڕۆژە لە ڕۆژان بینە سوالکەر تەنها بە نەخۆشیەک ئایا کوردستان سەروەت و سامانی نییە؟ ئایا ئێمە پارەمان نییە غازمان نییە نەوتمان نییە داهاتی زەبەلاحی گومرگمان نییە باجمان نییە هەر ئەسڵەن ئەم ڕسومانتانەی لەسەر خەڵک زیاد کراون هەر پارەی کارەبا ڕاست و ڕوون دەرکەوێت بچێتە خەزینەیەکی گشتی لەژێر تەسەڕوفی قانون و دامەزراوە بێ بەسە بۆی خەڵکی کوردستان خۆش بژی بەڵام هەموو ئەمانە بەڵگەی ئەوەن ژینگەی کوردستان ژینگەیەکی پڕ لە گەندەڵیە ئەگەر حکومڕانی ئێستای کوردستان لەسەر 4 قاج وەسابێ سییانیان گەندەڵین یەکێکیان چەکە بەداخەوە مامۆساندێک دەڵێن بێدەنگی خەڵک بەرەنجامیەوەی خەڵک ڕازیە لە دۆخەکەت یعنی تا ڕادەیەک ڕازیە ئەگەر ڕازیش نەبێ پێی وایە کە مەترسیەکانی دواتر مەترسیدارترن لەوەی کە ئێستا دێ کاگڕانگۆی ئەمە پرسێکی زۆر کۆمەڵایەتی فراوانە خەڵک لەم دۆخە خراپەی ژیانە گوزەرانە هەموو شتێکی لەسەر گران کراوە دەست کراوەتە قورگی بۆچی ڕنگدانەوەی نابینین لە شەقامە بەڕاستی ئەمە ئەم پرسە فرە ڕەهەندە بەڵام ڕەهەندێکیان پەیوەندی بە چاوەشەکاریەوە هەیە بۆ نمونە خەڵک نزیکەی 32 ساڵە کارەبای نییە باشە حکومەت ئیستیغلالی ئەم هەستی بێکارەبایی خەڵکەکە و چاواشەیەکە فێڵی لێکە فریوی ئەدا ئەڵێ کاکە تۆ تا ئێستا کارەبات نیە من بۆ تەکەم بە 24 ساعت ئەڵێ تا ئێستا تۆ پارەی مۆلیدەشە دەی من بۆ تەکەم تەنها یەک پارە دەی ئەڵێ کاکە تۆ بەم حکومی و مۆلیدەوە پێشتر زۆرتر دەدا ئێستا کەمتری خەڵکەکە بەشێکی فری وەخوا پێی وایە بەڵە حکومت کارێکی بۆ کردو بەڵام کاتێک چێتە ناو دۆخەکەەوە سێرەکە کاکە وڵا حکومت خەریکی گیرفان بڕینەتی ئەم کارەبایە کە لە غازی خۆمان بەرەمێت نابێ بۆ نە پێی بفرۆشێ دوای ماوەیەکی زۆر یعنی ئێستا من تقریبا نزیکەی 1 ساڵ ئیشم کرد لەسەر ئەوەی کەم کارەبایە نەکرێتە بازرگانی کە کارەبایەک لە غازی خۆمان بەرەمێت نەکرێتە بازرگانی بەداخەوە
بەشێکی زۆر بێزگە لە دەسەڵاتگوێی لێ نەگرتین بەشێکی زۆر لە خەڵکی کوردستانیش لێمان تێنەیەگەشت ئەمانت کاکە ئەمە هەمومان ئەبینە کرێتی حکوومەت کاکە خەڵکێکی هەژار پاڵ بە عەرەبانەیەکوێ 500,000 هەیە فەرمانبەرە لە حکوومەت 300,000 و ئاواش بۆی خەرجەکرێ چۆن بتوانێت مانگی 50,000 بدا بە حکوومەت پاشان تۆ لە بنەمایە پاساود نییە ئەگەر کارەبا لە وڵاتانەوە بۆمان ئەکڕی زۆر باشە لەسەرمان گرانکە بەس تۆ کارەباکە لەناو خۆ بەرەمیێت تۆ لە غازی چەمچەماڵ بەرهەمیێنی تۆ بۆچی ئەم کارەبا هێندە لەسەر خەڵک گرانەکەی پاشان کاگڕانکۆم هێشتا ئێستا مەسەن لە ئەوروپا سیستەمێک هەیە کە باج و ڕسومات لەسەر خەڵک زیادەکە بەس لەولا خەزێنەیەک هەیە هیچ کەس جورئەت ناکا پارەی لێ بدزێ مەلیکە لە وڵاتی بەریتانیا جورئەت ناکا $1 لە خەزێنەی گشتی بدزێ لێرە هەر خەزێنە گشتەکەت نییە لە بنەمای هەر لە بنەمای خەزێنە گشتەکە دزراوە بۆیە نە پارەی کارەبات و نە ئاوت و نە باج و نە ڕسومات مەسەلەن بۆ نمونە من هاوڵاتیەکەم 2 ملیۆن دینار پارەی کارەبا قەرزارم ئێستا ئەمانیان ئەڵێ کاکە ملیۆنێکیم بەرە ملیۆنێکی عەفوتەکەم من ئەگەر بزانم ئەم ملیۆنە ئەبێ بە دەرمان بۆ نەخۆشخانەی شار بۆ نەخۆشخانەی ئازادی لە هەولێر وەڵا زۆر خۆشحاڵم زۆر بە خۆشحاڵیەوە ئەچم پارەکە دەم بەس کاکە ئەوان 1 تریلیۆن دینار لە 1 تریلیۆن دیناری پارەی پێشووی کارەبا ئەگەر خەڵک هەمووی بیدا نزیکەی 500 میلیارد دینار کۆکەنەوە ئەم 500 میلیارد چی لێکەن ئەیکەن بە نەخۆشخان لێرە بۆیە لێرە یاڵک دەبینین هەموو نەک ئەوەی کاچێ بە پیرە و داواکاریەوە سەری گرتووە داواکە کاتەکە درێژ بکرێتەوە ئایا من لە ناهۆشیاریە یان لەوەی کە ڕاهاتوو ئازانێ ئێستا 150 ڕەنگە مانگێکی تر بۆی بکەنە ساسی ئێستا من وەڵامی پرسیارەکە لەوەوە تەواوەکەم یەک بەشێکی لەوەی فریودانی خەڵکە مەسەلەن بۆ نمونە 1 مانگ و 20 ڕۆژە بنزین لەسەر خەڵک هێندەیان گران کرد بۆی خەڵک بڵێ کاکە وڵا بە 750 دینارەکە مەمنونین هەر تۆزی 750 دینارەکەمان بۆ زیاد بکرێ ئیتر خەڵک مەسەلەن ئەیانەوێ ئەوە لەبیر خەڵک بەرنەوە کە کاکە لە بەغدا لیترێک بنزینی حکومی بە 450 نەوەکو 750 لیترێک محەسەنی بازرگانی بە 850 ئەی خەڵک محەسەنەکە هەر بچێ بە 1900 بیکڕێ ئەی نەوت چی لێ بکەین نەوت بە بەرمیلە نەوت بە 230,000 بکڕین بۆیە ها فریودانێکی تایە بەشێک لە خەڵک فری وەخوا بەم شتانە بەشێکیش لەوەی خەڵک دەسەڵاتی نییە خەڵکێکی هەژار مەسەلەن تۆ 7,000 هاوڵاتیت هەیە کە مندامە نابیستە نادووە خەڵکی فەقیر و هەژارە ئافرەتێکی هەتیوبارە ئەمە هەر چینی پلیشاوی ناو کۆمەڵگەن ئەبێ خەڵکی تر لە بریان قسە بکە بەشێکی تر لە خەڵک بێهیوا بووە پێی وایە مەسەن خۆپشاندان و ناڕزایی گۆڕانکاری ناکە پێی وایە ئێمە لە کوردستان حکوومەتێکمان نییە تا دەنگ بەرزکەیتەوە گوێت لێ بگرێ پێی وایە لە کوردستان ئەوەی حکومەکە دوو خێزان و دوو بنەماڵن لە ڕێگەی چەکەوە حکومەکەن نە لە ڕێگەی یاسا و عەقڵ و منتیقەوە تاوەکو احترامی خۆپشاندان و مەسەلەن مانگرتن و ناڕزایی خەڵکی کوردستان بگرن باشێک لەمانە بە یاسایی کراوە پاشان بەشێکیشی زۆر جارەمەوە ترافونکە ینی ئەو ترێم و ڕێکارانی کە دەکرێن بە یاساکران بۆ نەتەوە چی سکاڵە لەسەر پرۆژێ ڕووناکی تۆمارەکەی کامێرەی تیژڕەبیەکەی نازام چێر شتێک هەموو بنەمایەکی یاسایی هیچی یاسایی نییە لە هەر وڵاتێک بەڕاستی ئەمەی کە ئێستا دەسەڵاتێکا لە کوردستانە کابینەی نوێ ئەمەیکا ئەمە یاسا لە بەردەمیان شەرمەزارە یاسای چی لە دنیا نەبووە هەر بەپێی مادەی 2 دەستوری عێراقی عەفو مادەی 28 ڕسومات باج نەزیاد دەکرێت نە عەفو ئەکرێ ئیلا بە یاسانە بێ لە پەرلەمانەوە ئەمانە نەک هەر یاسایان نییە ئەسڵەن 4 دانە ساڵە پەرلەمانیان پەکخستووە کە سەرچاوی دەرکردنی یاسایە و ئەوان چیان کرد هاتن کارەبا زیادەکەن با زیادەکەن ڕسوماتی تر زیادەکەن بە ئارەزوی خۆیان مەسەلەن 50,000 بەرمیل نەوتی موڵکی خەڵکی کوردستانە هاتوون پاڵاوگەکانی خۆیانی پێ دەوڵەمەنەکەن بۆتە سەر ئەم 50,000 بۆتە سەرچاوێکی داات بۆ پاڵاوگەکانی خۆیان لەولا خەڵگە بێ سەرە بگرێ بۆ بنزینە کە کوالیتیەکەی زۆر خراپە 750 دینار بە بازرگانیشە محەسەن و سۆپەرەوە نزیک بۆتەوە لە 2000 بەرەو سەرەوە نەوتیش لە بەرمیلە نەوت بە 250 ئەمە لەکوێ یاسا جێ بێتەوە یاسا یەکەم عەدالەتی تایە دووەم هاوسەنگی تایە سێیەم کاتێک پەرلەمان لە پەرلەمانەوە دینارێ لەسەر ڕسوماتێک لەسەر کارەبا لەسەر مەسەلەن سوتەمەنی لەسەر هەشتێک زیاد بکرێ ئەبێ ڕەچاوی خەڵکە فەقیر و هەژار و پلیشاوەکەی خواری و کۆمەڵگەست تەماشا بکەی کاگڕانکۆ ئێمە لە کوردستانە نزیکەی 100,000 خێزانمان هەن ئەمانە لە خوار هێڵی هەژاریەوەن نزیکەی 500,000 هاوڵاتیەکە لە خوار هێڵی هەژاریەوە زانی یعنی چی؟ یعنی خواردنی پێویست جلوبەرگی پێویست شوێنی مانەوەی پێویستی دەست ناکەوێ ئێستا
ڕێژەی ئاستی فەقر هێڵی فەقیری لە سلێمانی و هەولێر بۆ یەک نەفەر بە 125,000 دیاری کراوە واتە ئەگەر خێزانێکی 5 کەسی لە 625,000 دینار کەمتر داهاتی هەبێ ئەکەوێتە خوار هێڵی هەژاریەوە نیوەی فەرمانبەران وە هەزاران خێزانمان هەن نیوەی فەرمانبەر وایە 100,000 فەرمانبەرمان هەیە موچەکەی لە خوار 350,000ەوەی بەهۆی ڕاگرتین پلە بەرزکردنەوە ئەمانە بە یاساکران وەڵڵا یاسا ئاگای لێ نییە نە پەرلەمان ئاگای لێ نە یاسا ئاگای لێ مامۆستا دوپرسیارم وەکو دەڵێ ئەی حەل ببڕای تۆ حەل چییە چارەسەر چییە دوجارێمە زۆر ڕێگە تاقی کرایەوە دیسانەوە هەر نابێ ینی بۆ نە زۆر جار لەگەڵ بەرپرسانی و پۆزیسیۆنی شاخصە دەکەین دەڵێ حەلەکار ئەوەیە واقعی هەرەوەیە ئەبێ دوجار بەرپرسانی حکومڕانی ئێستا تێبگەن لەوەی کە خۆیانە بێ چاشی بکەن طبعا ئێمە پێمان خۆشە ئەگەر بەرپرسانی دەسەڵات ئەوانی بە فعلی بڕیاریان بەدەستە بێنەوە هۆش خۆیان و لە پێناو بەرژەوەندی گشتی و میلەتەکە لەمە زیاتر هەرێمی کوردستان بەرەو چاڵی نەکبەتی و تیاچوون پاڵ نەنێن ئەوە هەمومان پێمان خۆشە پەرلەمان کارا بکەنەوە یا هەڵبژاردنێکی پێشوەختەی شەرعی بکرێ حکوومەت مەسەلەن لە دەسەڵاتێکی شەرعیەوە دەسەڵات وەرگێ و دامەزراوەکان کارا بکرێن و دەستەی دەستپاکی کارا بکرێتەوە دادگا لیگەڕێن بۆی گەندەڵکاران و دز و خراپەکاران محاسبە بکە ئێمە هەموو ئەمەمان پێخۆشە بەڵام لە ڕاستیە ئەوەی ئێستا لە دەسەڵاتداران ئەبینێ بەو ئاراستەیە کار ناکەن بە ئاراستەی ئەوەی کە خراپکردنی دۆخی هەرێمی کوردستان لاوازکردنی و ئەو کیانە دەستوریەش کە هەمانە زیاتر ناشرینی کەن لە پێش چاوی لە ناو خۆ و لە دەرەوە کاگڕانکۆ یەکێک لە چارەسەرەکانەوەی خەڵک بە ئاگا بێتەوە خەڵک لە بریەوەی بچێ 5 ساعت 6 ساعت لەسەری بنزینە سەرە بگرێ هەر سیارەکان بە کوژاوی لەسەر جادەکە بەجێ بێڵن کاکە تۆ بنزینت پێ نەماوە بۆچی لە قەراغ جادەکە ڕایگری بیان لە ڕاستی جادەکە ڕایگرە لە هەولێر وابکە لە دۆک وابکە لە سلێمانی وابکە یعنی ئەمە سەرەتاییترین مافە مەسەلەن خەڵک کاکە لایەنێکی ئۆپۆزیۆن پێشمان کرد کاکە گریمان هیچ کەس هیچ لایەنێکی ئۆپۆزیۆنی خۆی ئۆپۆزیۆن یعنی چی خۆ ئۆپۆزیۆن پیشە نییە کاگڕانکۆ وایە هێزێک بێت حیزبێک بێت هەتا قیامەتە ئۆپۆزیۆن بێت شتی وان نییە ئۆپۆزیۆن ئەو حیزبەیە کە لەم کابینێ بۆ نمونە بەشداری حکومەت ناکە ئەکرێ ئەمە ئۆپۆزیۆنە ئێستا بەشداری ناکە کابینەیەکی تر بەشداری بکە گریمان ئۆپۆزیۆن لە کوردستانە هەر نییە ئەی خەڵک نابێت داوای ئاوی خۆی بکە یعنی ئێمە نەگەو شارانێک کە ئاویان نییە کاکە چەمچەماڵ 42 کیلۆمەتر ئاوی شیرینی لێ دوورە 15 دانە ساڵە چاوەڕێیەکە یعنی ئەمە چه تەرحێکی تر هەیە چه دەرفەتێکی تر بدا بە دەسەڵاتداران لەوە زیاتر لە سلێمانیە خەڵک بێ ئاوە بێ کە لە نێوان دوو بەحری ئاوایە لە ژێرەکەی هەموو ئاوە و پاشان بۆیە خەڵک ئەبێ لەسەر مافە سەرەتاییەکانی خۆی چاوپۆشی نەکە مامۆستایانی ئاینی هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەروەها ئەگەر هەمومان بۆ مافی خۆمان هاوار نەکەین زمان نەکەینەوە ئەوەی بۆمان نەکرێت لە ناڕزایی دەری نەبڕین کوردستانەکەمان تیاچێ و ئایندەی مناڵەکانیشمان وەکو خۆمان وابێ خەڵک 30 ساڵە لەسەرەی بنزین و غاز و پارەی کارەبا و ئەوانایە بۆ ئەوەی مناڵەکانمان وانە بن ئێمە یا ئەبێ هەموو سەری خۆمان هەڵگرین وڵاتەکە بەجێبێڵین یا نەخێر کە ئەمە بژاردەیەکی ڕاست نییە یا نەخێر ئەبێ لێرە بمێنینەوە خەڵک خاوەن ماڵ بێ دەسەڵاتداری گەندەڵ بێگانە بێ ئەو ئەبێ بەجێبێڵێ ئێمە یعنی ئەو بەشێکی گەورەی پەیوەندی بە هوشیاریەوەیە ڕاستە هێندێژار لە خۆپشاندانەکان وەکو پێویستە بوون بەڵام لە ڕاستیە بۆ نمونە بە نمونەیەکی زۆر سادە ئەو خەڵکی ئازای پێنجوێن هاتن هەموو بەیەکەوە مانیان گرت یەک ڕۆژ ئەم پرۆژەی بە بازرگانیکردن و خاڵیکردنەوەی گیرفانی هاوڵاتی بەناوی کارەبا ڕەتیان کردەوە دەسەڵات چی پێکرا ئەتوانێت چەند کەس بگرێ ئەتوانێت چەند کەس سزا بە ناتوانێت مەسەلەن خەڵکێک لێرە لە گوندی کانی حەمە هەیە لە سلێمانی هەموو بە ژن و پیا و پیرەوە بە خاکەناز و دار و بەردەوە هاتنەوە دەر دەسەڵات چۆن ناتوانێت کاکە میلەتێک قڕکە بۆیە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان خەڵگە بێ بۆ مافی خۆی بۆ ئاوی خۆی بۆ نانی خۆی بۆ قوتی خۆی بۆ نەخۆشخانەی بۆ ئەندەی مناڵەکانی بۆ بێکاری بۆ نەخۆشەکانی ئەبێ دەنگ بەرزکاتەوە ئەم وشیاریە لە ڕاستیە تا نەگەینە ئەو وشیاریە دۆخی هەرێمی کوردستان هەر ئاوا بێ وەکو تەسبیحێک وا بێ بەدەست دوو حیزبی سیاسی دەسەڵاتدارەوە چۆنیان بێ بە ئاراسی بەرژەوەندیەکانی ئاوا بایەدەن سپاس دەکەم مامۆستا سپاس بۆ بەشداریکردن بێگومانم و قسانەی تۆ هەموو جۆرە بەرنامانە بە خزمەتی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە بۆ باشترکردنی ئەمەرێمەیە بۆیە کە ئەوەشی کامانە لە دەستمان نەچێت چونکە خراپیدارەدانی ئەوەی کە هەتا واکە ئەوەشی کاتە لە دەستە بچێت سپاس دەکەم زۆر سپاس کاگڕانکۆ میلەتێک لە ئەنفال گەڕابێتەوە لە کیمیا باران گەڕابێتەوە لە بەردەم پەتی سێدارا بەشێکی زۆری گەڕابێتەوە
کوفرە ئاوا مامەڵی لەگەڵ بکرێت ئەمە خەمە گەورەکەیە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت بەخێرات سەر چاو